ئامادەبوونی هاوڕێ و دۆستانێتی لە بەردەم مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی لە شاری سلێمانی بۆ دەربڕینی هاوخەمی بۆ کۆچی دوایی شێخ ئەحمەدی حاجی کاکە حەمەی شەدەڵا. تەرمی کۆچ کردو و کەسایەتی نیشتیمانی و شۆڕژگێڕ و پێشمەرگەی دێرین بەرەو زێدی خۆی بۆ دۆڵی جافایەتی و گوندی شەدەڵە بە ئامادەبوونی هاوڕێ و دۆستانی گەڕێنرایەوە و لە خانەقای شێخ عەبدولکەریمی شەدەڵا بە خاک سپێردرا. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم. شێخ ئەحمەد بۆ خۆی یەکێکە لە پێشمەرەکانی ساڵەکانی هەشتا و کوڕەزای شێخ عەبدولکەریمی شەدەڵەیە، کوڕی حاج کاکە حەمەیە، لە بە بنەماڵە لە مامە حاجیمەوە هەتا ئەگاتە کوڕەکانی هەمووی و نەوەکانیشی هەمویان لەم شۆڕشایە بەشدار بوون و خزمەتی پێشمەرگەیان کردووە و بە درێژایی وەختیش لە چوونە شاخ و لە چوونە دەرەوەش بەشێک بوون لە هەڵمەتی هەرگیرسانەوەی شۆڕش. وەخت و کاتەکە زۆر نەخوازراو بوو، نەمانیز لەم کاتەیە ئەم تازەیە دانێنی و بە خاک بسپێرین، بەڵام وەکو واجبێکی عورفێکی کۆمەڵایەتی ئەوایە مامەمان بینینەوە بۆ زێدی باو باپیرانمان و لە مەزارگەی خۆمان لە گوندەکەی خۆمان بینێژین. بەڕاستی ئەمڕۆ زۆر عەزیەتی دۆست و کەسوکار و خزم و عەشیرەت و پیاوچاکان و پیامەعقولانماندا. زۆر سپاس بۆ هەموو کەسایەتیەکانی کوردستان، بۆ حکوومەتی هەرێمی کوردستان، بۆ نوێنەری هەموو پارتە سیاسیەکان کە ئەمڕۆ بەشداریان کردووە. مەراسیمەکەی بە ئامادەبوونی ژمارێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و کەسایەتی ناوچەکە و خزم و دۆستان بە لە بەرچاوکردنی ڕێنمای تەندروستیەکان بەڕێوە چوو. شێخ ئەحمەد کەسایەتیەکی دیاری ئەم ناوچەیە بوو، پێشمەرگەیەکی ماندوو بوو، هەموو تەمەنی تەرخان کردو بۆ خزمەتی خەڵکی فەقیر و خاک و نیشتیمانەکەی. پێشمەرگەی هەردوو شۆڕشەکان بوو، بۆ بە بنەماڵەشەوە ئێمە تەمەنیشی زۆرمان لە خەبات و لە شۆڕش و لە پێشمەرگایەتیە سەرف کردووە لەم کوردستانەدا. زۆر کوردپەروەر بوو، بەڕاستی بۆ نیشتیمانەکەی سوتا بوو، بەڵام معلەسەف ئەوەی ئەویست نەهاتە دی ئەو ئاواتێکە ئەو هەیە بوو لە کوردستانە بەڕاستی زۆر هەوڵی بۆ دانەهاتە دی. من ئومێدەوارم لە دوای ئەوەی مە ڕێبازەکەی ون نەکەین، وەکو هاو خەبات و هاوسەنگەر و هاوپیشە و ڕەفیق و دۆستی کاک شێخ ئەحمەد ئەو کۆمەڵی کە ماوی نەتوانێت دڵنیا بە درێژە بە خەباتەکەی دەین. ئەحمەدی حاجی کاکە حەمەی شەدەڵە ناسراو بە شێخ ئەحمەد ساڵی 1952 لەدایک بوو و لە ماوەی تەمەنی لە خەبات و تێکۆشان و پێشمەرگایەتی و شۆڕژگێڕی بەردەوام بوو و هەوڵی بێدابڕانی بۆ ئازادی و سەرکەوتنی زیاتری کوردستان بووە. بەڕاستی سپاسی هەموو کەسولایانە بەڕێزا ناکەین، سپاسی هەموو ئەو خزم و براو هاوڕێ و دۆستانەیەکەین کە لەم کاتەیە بۆی ئەم زروفەنا لەبارەوە کە هاوبەشیان کردین لە خەمەکانیان کەم کردینەوە. شێخ ئەحمەد ساڵی 1982 دەبێت بە پێشمەرگە و چەندین قۆناغ و پلەی بڕیوە و سروشتی ناوچەکەی بۆ جۆرە بووە، بە شێوەی بەردەوام هاوکار و پشتیوانی شۆڕشیان کردو و خەباتیان بۆ کورد و کوردستان بەردەوام بووە. لە مێژووی بزوتنەوەی ڕزگاری کووردا ڕەمزی شۆڕش و کوردایەتین، بەردەوام ڕێگەی کوردایەتی و مەقاومەت و خەبات و تێکۆشانیان بۆ کورد و کوردستان گرتوۆتە بەر. بەڵام بەداخەوە شێخ ئەحمەد بەهۆی نەخۆشیەوە لە دەرەوەی وڵات کۆچی دوایی کرد و تەرمەکەی دوای ماوەیەک هێنرایە کوردستان و لە زێدی خۆی بە خاک سپێردرا. ئەحمەد ئیسماعیل، گەلی کوردستان، گوندی شەدەڵە، دۆڵی جافایەتی.